بەناوی خی گەورە پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامەگەری لە هەمانەکەم بە تایبەتی بەڕێستان هیوادارم ساڵی داهاتوو ساڵێک بێ کە هەموو ئەو معانات و ڕەخنە و گلیانی کە جناب لە پرسیارەکە ئاراست کرد بتوانین بەسەر هەندێکی هەزاڵ بین و بتوانین ڕەوشی کاری ڕۆژنامەنووسی بەرەو ئاخارێکی باشتر ببین. من بەڕاستی لەگەڵ وشەی فەوزانیم. پێم وانێ لە هەرێمی کوردستانە فەوزای میدیایی بێ، پێم وایە لە هەرێمی کوردستانە کێشە و گرفتی میدیایمانەیە، قەیرانی میدیایمانەیە، مەشاکل و گرفتمانەیە، خەوش هەیە. بەڵام کە بگەیتە مەرحەلەی بڵێ فەوزا هەیە بە مەعنا بێ سەروبەریە، کەس ئاگای لە کەس نییە و میدیاکار و ڕۆژنامەنووس ئەوە ئەکەن کە میدیا نابێ بیکە. من پێم وایە هەندێک حاڵەتی ئیجابی لە کاری میدیایا هەیە. زۆر بوونی ژمارەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن و زۆربوونی ژمارە ڕۆژنامەنووسان پەیوەست نییە بە هەرێمی کوردستانەوە. دیاردەیەکی جیهانیە لە هەموو جیهانە، کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر بوون، میدیاکار زۆر بووە. بەڵام کێشەکە لە چیە؟ ئایا ئەوەی کە مۆبایلێکی بەدەستەوە بوو، وێنەیەکی گرن، هەواڵێکی بڵاو پێوتێ ڕۆژنامەنووس بەدڵنییا پێناوتێ ڕۆژنامەنووس، ئەوە ڕۆژنامەنووس نییە، ئەوە کەسێکە کارێکە کە ڕۆژنامەنووس ئەیکا. ئەو کەسێکی ڕۆژنامەنووسە، ئەو کەسێک کە پرۆفشناڵە، ئەو کەسێک کە پیشەکەی ڕۆژنامەنووسە، ئەو کەسێک کە لە دەستگای ڕاگەیاندنە موچەی وەرگری یا وەریشی ناگرێ، مهمەوەیە خۆی تەرخان کردو بۆ کاری ڕۆژنامەنووسی. ئەوی تر هەوڵ ئەیاد ئەو شتانە بکات کە میدیاکار ڕۆژنامەنووسێک ئەنجامیە. ئێمە ئەبێ ئیتیک و ئەخلاقیات و مۆراڵ بۆ ئەم بابەتە بگەڕێنەوە تا ئەم گرەی و گازندانە کەم بێتەوە. ئاخر بەو ڕەهایە من ناتوانم ئەو حکومە بم، ئەو حکومە بەشێک لە ڕۆژنامەنووسان ڕەنگە بەهۆی نەبوونی سەقافەت و ڕۆشنبیریەوە، بەهۆی ئەوەی بەداخەوەرم لە هەندێک دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمەش ناچن خولی هۆشیاری بۆ میدیای بکەنەوە. ڕۆژنامەنووسمان هەندێکیان ناچن بخوێنەوە، متابعە بکەن و باگراوندی سەقافی خۆیان بەهێز کرد. ڕۆژنامەنووس ئەبێ بەردەوام چاوی لەسەر کتێب بێ، چاوی لەسەر زانیاری و معلوماتەکان بێ، چاوی لەسەر بەهێزکردنی لایەنی سەقافی و ڕۆشنبیری خۆی بێ. هەر تەنها بۆی تۆ بوویتە پەیامێر یا بوویتە کامێرەمان یا لە تەلەڤیزیۆنێکا ئیشت کرد یا لە ڕادیۆیەکە بەرنامێکی پێشکەش کرد ئەوە کافی نییە. ئەبێ بەردەوام چۆن ئەتەوێ ببیتە کەسێک کە یعنی پەیامەکە بگەینی لەگەڵ شابێ لەگەڵ ئاگاد لە خۆت بێ کە باگراوندی سەقافی خۆت بەهێزکەی. ڕاستە منش گلەیم هەیە، منش ڕەخنەم هەیە، هەندێک کەس پێیابوون کە بەڕاستی کاری میدیایان عیبدار کردووە، بەڵام هەندێک حاڵی ئیجابیشمانەیە کە ڕووخۆشکارن. هیوادارین بتوانین بەسەر ئاستانەکان ئازاڵ بین و کاری میدیای بەرەو ئاقارێکی باشتر ببین. زۆر سپاس بێتەناتان لە ڕاستی ئادۆخی ڕۆژنامەنووسی لە بەراورد بە مێژووی دوور و درێژی 127 ساڵی ڕابردوو لە دۆخێکی زۆر باشان نییە. ئێستا ئەبوو ئێمە ڕێگەیەکی زۆر باشمان لە مێژوویەکی پڕسەروەریمان هەبووە لە ئازادی ڕادەربڕین لە کاری ڕۆژنامەنووسی و میدیای ئازاد و ئەوانە. بەس بەڕاستی لە دۆخی کوردستانە وەکو پێویست نییە. ئەوە نییە کە ئێمە چاوەڕێین وەکو ڕۆژنامەنووس. ئێمە چی بکەین بۆ ئەوەی میدیا لە خزمەت پرۆژەکە بێ، میدیا بەرینەوە سەر ئەسڵی ڕاستەقینەی ئامانجەکەی خۆی کە بۆی دروست بووە. ئەویش ئامانجی خزمەتکردنە بە خەڵکی و پرۆفشناڵ بوونەوە و پیشەیانە مامەڵەکردنمانە لەگەڵ حەدەس و لەگەڵ واقعەکە کە دروستە بێ. پیشەیانە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوێکە ئەوەی وەک خۆی مامەڵێ لەگەڵا بکێ، نەک بە نیەتێکی تایبەتی ئامانجێکی دیاریکراوە بەمبەستێکی دیاریکراو. من نەمەوێت بڕۆم بڵێم لە ئێستاوە ئەڕۆم ئەوە پشت یەشکێنم، نامەوێت بڵێم ئەوە وا ئەەکەم ئیتر جارێکی تر ڕووی نەبێ بێتەوە سەر تەلەڤیزیۆن. نا، ئامانجی من گەیاندنی زانیاریەکی بەحت بێ بە بینەرەکانم. ئەگەر بمەوێت بە دوواداچوون بکەم، ئەگەر بمەوێت راپۆرتێکی دوور و درێژ بکەم، دیکۆمنتاریە بکەم، شێوازی کارم جیاوازە. بەس کاتێک کاری هەواڵەکەم هەواڵە بێ وەکو خۆی بە بەحتی مامەڵێ لەگەڵا بکرێەوە شێوەیەکی ئەبسترات بێ. ئێمە بمانەوە نەمانەوێت ئێستا ڕۆژنامەنووسی لە قۆناغێکایە زۆر تەحەدی ڕوبەڕێوە بێتەوە. یەکیان خودی ڕۆژنامەنووسەکە باسمان کرد. پێویستمان بۆی ڕۆژنامەنووسان هەوڵ بدەن خۆمان چاکەین ئەنجا توانین پەیامە میدیاکانان باشتر بکەین. سەرەتا ئەمڕۆ کە 22 نیسانە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە 127 ساڵ تێدەپەڕێ بەسەر دەچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا. پیرۆزبایی لەسەر جەم ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بە ڕۆژنامەنووسانی پارێزگای هەڵەبجە دەکەم. ئەو ڕۆژنامەنووسانەی بە فعلی کاری ڕۆژنامەنووسیەکەن خەم و هەمیان گەیاندنی مەینەتیەکانی خەڵکە بە دنیای دەرەوە. سەبارەت بە پرسیارەکەشتان بەوەی کاری ڕاگەیاندن لە ئێسادا، کاری ڕاگەیاندن لە ئێسادا لە هەرێمی کوردستان توانین بڵێن ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش پێشکەوتووە، بەڵام ئەوەی کە ڕاگەیاندنەکان ئەیکەن زۆر جار ئەوە نییە کە لە تمۆحی ئێمە یە ڕۆژنامەنووسا ئێمەدا بێت، چونکە زۆر جار ڕۆژنامەنووسەکان هەندێک کار گرنگی بێدەن فۆکسیە خەنە سەر لە هیچ پێویستێکی کۆمەڵگەنی یان بۆ نمونە کێشەی ڕووداوی کوشتنێکە یان هەر ڕووداوێکتر هەیە. لە کاتێکدا چەندین مەینەتی و نەهامەتی ئەم گەلی کوردایە کە ئەم گەلی کوردە چەندین نەهامەتیە، چەندین کەم و کورتی دەستگاکانی حکوومەتی هەرێم هەیە
کاری لەسەر ناکرێت بەڵام لە حاڵاتێکا لە شوێنێکا کوشتنێک یاک شتێکەیەک سەرەکەی گەورە ئەکرێت ڕووداوەکان بۆیە ئێمە وەک سندیکای ڕۆژنامەنووسان داواکەین لە ڕۆژنامەنووسان کە بە جددی کار لەسەر کێشە و گرنگفتەکان بکەن چاوی خەڵکن ڕاگەاندنەکان چاوی خەڵکن